کۆمسیۆنی هەر باسی فێستیڤاڵی کانەکەین. ئەمڕۆ با بڵێن فێستیڤاڵی کۆمسیۆنی کوردستان سلێمانی پانێڵێکی تایبەتیان پێشکەش کرد کە لەلایەن چەند سینەما کارێکی عەرەبەوە ئامادەکرابوو. جارەوان تۆ چ زانیاریەکتر لایە لەسەرم پانێڵە پێمان بڵێیت؟ بەڵێ ئەو کۆی کە پێرێ بابیاسینمان وەرگرت و سەرۆکی کۆمسیۆنەکەیە فیلم کۆمسیۆنی کوردستان سلێمانی کە وەکو یەکەم تیم لە کوردستانەوە بەشدار بوون لە فیستیڤاڵی فیلمی کانە کە پانێڵێکی تایبەت بەخۆیان هەبوو و لە ئێستاە لە پانێڵێکی تایبەتیشە بەشداریان کردووەکو کۆمسیۆنەکە کە لەلایەن هونەرمەندانی عەرەبیەوە ڕێکخراوە. Incentives or programs you're implementing to cultivate collaborations between filmmakers in Kurdistan and those in other Arab regions? لە درێژەی کار و چالاکیەکانیاندا لە فێستیڤاڵی فیلمی کان فیلم کۆمسیۆنی کوردستان سلێمانی بەشداریان لە پانێڵێکدا کرد کە لەلایەن سینەماکارانی عەرەبەوە ڕێکخرابوو. لە پانێڵەکەدا هەرێکە لە محەممەد ئەلبەکر بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمسیۆنی فیلمی شاهانەی ئوردن، هەروەها جۆرج شقەیری دامەزرێنەر و بەڕێوەبەری جێبەجەکاری ئابوود پرۆدەکشن، هەروەها محەممەد حەفزی سیناریۆنووس و بەرهەمهێنەر و دامەزرێنەری فیلم کلینیک، زاید شاکر بەڕێوەبەری جێبەجەکاری فیلم ئۆلادەی و هەروەها خات و باڤە یاسێنیش وەک تاکە ئافرەت و بەڕێوەبەری فیلم کۆمسیۆنی کوردستان سلێمانی بەشداری کرد. لە پانێڵەکەدا مایکل ڕۆسەر سەرنووسەری ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سکرین ئینتەرناشنال لەم دانیشتنەدا باسی ئەوەی کرد کە چۆن فیلمسازەکانی جیهانی عەرەبی دەتوانن هێزەکانیان یەک بخەن بۆ دروستکردنی سینەمایەکی سەرنجڕاکێش و ڕاستەقینە لەسەر بنچینەی کلتور. خات و باڤە یاسێنیش لە پانێڵەکەدا باسی لەوە کرد کە کوردستان نەک تەنها دەتوانێت وەک هاوبەشیەکی ڕاستەقینەی بەڵکو دەتوانێت بەشداری بێت لە دۆزینەوەی شوێنی نوێ و جیاوازی وێنەگرتن و ئاسانکردنی لۆجستیکی بەرهەمهێنان.